خۆپیشاندانان دەست پێ کریە بەلێ شاکار ئەف دەمێتە باش ئەگەر زانیاریان زێدەتر بدەێن. بەڵێ شوان ئەم کاتەی ئێوەش باش وەک دیارە بۆ نۆیەم ڕۆژ خۆپیشاندانی مامۆستایان بەردەوامە کە هەردوو سایدی شەقامی سالیمیان گرتووە لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوایە بەهێمنانە خۆپیشاندانەکەن، بەڵام بڕیارە کە ئەمڕۆ لەقی یەکێتی مامۆستایان کۆبوونێ بکەن و بڕیار لەوە بن کە ئایا ئەم بایکۆتە بەردەوام بێ یاخودنا واتە تا ئێستا دیار نییە کە بەردەوام بنیاننا، بەڵام ئەمڕۆ بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. شۆن من ڕای یەکێک لە مامۆستایان وەرەگرم دەربارەی خۆپیشاندانەکەی ئەمڕۆ داواکارەکانن. مامۆستا ئەگەر فەرمووتە ئێوە داواکارەکانتان چییە و تاکی بەردەوامە بن؟ بەڵێ بەس ئەو ناتوانم قسە بکەم ئەو من وەکو مامۆستا من وەکو مامۆستا ئەڵێم ئەمانەی کە لێرەدا طبعاً سواسی ئیزاعی ئێوەکەم، بەڵام وەکو مامۆستا ئەڵێم ئەم مامۆستایانەی کە لێرەن مۆزەفەکانیش کە خۆپیشاندانەکەن هیچی ڕاز ناکەن، هیچی ڕاز ناکەن، چکە من یەکێکم لەوانەیە کە مناڵەکەی خۆم لە جێگایە بەجێمێشتووە، هەمووی چاوەڕێی مناڵی فەقیر و ئەلاگە فرۆش و ئەم شتانەیە کە ئینتیفازەیان بۆ بکە، مناڵی خۆیان طبعاً ناخەنە سەرجادا. لەبەر ئەوە منەڵم دەستە خۆش بێ کاک مەسعود لە جیاتی ئەوەی 3 مانگ معاشێبەی 1 ساڵ جارێ معاشێبە، چونکە میلەت مستحەقە، میلەت ئەوی کرد بەو کەسەی کە لە هەموو جیهانە دەنگ باتەوە. ئەگەر بیژمێنێتەوە من بۆ هەتایە پارتی ئەبم، مناڵ و وەچە و هەموویم ئەەکەم بە پارتی. ئەنجا یەکێتی مامۆستایانیش ڕاز ناکە، لەبەر ئەوە ئیعلانی کردووە کە دەوام نەبێت بۆی پەشێوی نەندرێتەوە و کێشە بۆ حکومەت نەبێت. زۆر سپاس بە ساقەو. بەڵێ شوان شتێک سەرنجی ئێمە ڕاکێشە مامۆستایەک لەوێ گوڵە بەخشێتەوە بەسەر مامۆستایانە، ئێمە ئەچین بزانین ئەوە چییە. بارمەتی بێزەحمەت مامۆستا پەخشی ڕاستە خۆی ئەو گوڵە چییە بەسەر مامۆستایانە ئەیبەخشیتەوە؟ سەرەتا بە خێراتنتان ئەکەین، ئێمە وەکو مامۆستایانی شاری سلێمانی و زۆر دەستخۆشیتان لێکەین. بەڕاستی ئێمە وەکو ئەخلاقی هەمیشەی خۆمان وەکو مامۆستایان پیشەی خۆمان ئەم ڕۆژەیە شیرینی تەوزیعەکەین لێرە یاخود گوڵ گوڵێکی تایبەتیمان هێناوە بۆ ئێوە وەکو NRT سەرەتامانەوە پێشکەشی جەنابتان بکەین بە نوێنەرایەتی NRT. ئەوەی تریش بۆ کارمەندانی ئاسایشی ناوخۆیە، بۆ هێزەکانی پێشمەرگە، بۆ پۆلیسی هاتوچۆ. ئێستا لە یەکێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن باسی ئەوەکە، یەکێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن باسی ئەوەکە کە خەڵکی سلێمانی نەریتەکەی وایە کەلتوری تا سووتاننی هەیە. ئێمە لێرەوە پێیان ئەڵێن ئێوە هەڵەن، زۆر هەڵەن، ئەمە نەریتی ئێمەیە، ئێمە بە زمانی گوڵ قساکەین. ئێمە دوای ئەم پرۆژەیەکی ترمانەیە قەڵەمانەیە بۆ برانی پێشمەرگە و ئێمە بە برای خۆمانیان نەزانین. لێرەوە پێیانمانەیە بۆ خەڵکی هەولێر، بۆ خەڵکی دوهۆک پێتان ئەڵێن ئێوە برای ئەزیزی ئێمەن، ئێمە جیاوازی ناکەین لە بینی هیچ کەسێکە، ئێمە دژی نەعەدالەتی هاتوین، ئێمە زوڵممان لێکرێ، ئێمە گەیشتۆتە چینمان بێموچە کراوین. کۆمەڵە چاکسازی ڕیشەی هەیە کە ئێمەمانەیە و چاکسازیانەمان بۆ بکرێ. ئێمە لێرە مامۆستایان لیژنەیەکمان هەیە کە کۆمەڵی مامۆستای بەڕێز لێرە سەرپەرشتی ئەم گربوونەوەی ئاکەن. ئێستا پەیامێکیان هەیە دوای من ئەو پەیامە ئاڕاستاکەن. دەستخۆشی بۆ هێنا. شوان من ئەچمە لای مامۆستایەکی تر. بەڵێ شاکار نووری گەلێک سپاس بەر دەمامە گەلێک نەمایە، گەلێک سپاس